بسم الله الرحمن الرحيم. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. الحمد لله بنعمته تتم الصالحات، والصلاة والسلام على الرسول الأمين وعلى آله وصحبه وتابعيه أجمعين إلى يوم الدين. مامۆستایانی خۆشەویست، مامۆستای گەورەمان مامۆستا دکتۆر موحسین، هەموو بەڕێزانی ئامادەبوان، ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه الله. خۆشحاڵین کە جارێکی تر پاش نزیک بە 2 ساڵ لێرە بە خزمەت گەڕینەوە، وەکو وەفایەک، وەکو التزامێک بەو عەهدەی کە بە خۆمان و بە ئێوەی خۆشەویستماندا کە بەردەوام بین. بێگومان یەکریزی ناو موسڵمانان مەبدەئێکی تەعەبودی خواناسیە، التزامێکی دینیە، لەگەڵ ئەوەی کە ضرورەتێکی واقعی کۆمەڵایەتی گرنگە لە کۆمەلگەی ئێمە. دەمێکە مێژووی گەلی ئێمە پڕە لە سەروەری ئەو نوخبە پیرۆز و بەڕێزەی کە ڕابەرایەتی ئەم میلەتەیان کردووە لە زانا و لە پیاوچاک و لە هەڵکەوتووەکانی کورد کە خۆشبەختانە هەمویان دەرچووی مزگەوت و دەرچووی حوجزە و خانەقا و تەکیەکان بوون. بۆیە ئیسلامیەکانی کوردستان، موسڵمانان لە کوردستانە خاوەنی مێژووی ئەم میلەتەن و خاوەنی سەنەوی سەروەری ئەم میلەتەن. بەڕێزان، لە حەقیقەتا پرۆژەی ئیسلامی کوردستان فراوانترە لە حیزبە سیاسیە ئیسلامیەکانی کوردستان. ئەم ڕاستیە شاراوە نییە و ئیقراری و کار لەسەرکردنی ئەرچی ئەمڕۆی ئێمەی ئیسلامخواز و ئێمەی نوخبەی هەڵگری خەمی ئیسلام لە کوردستانە. چونکە بە ناشکوری ناڵێم جاری وا هەیە دەست ئەوەی بۆ شتێک ئەتەوێ خزمەتێکی پێ بکەی، خەریکە لە کۆتاییە هەر ئەو شتە ئەبێتە مایەی بەعزێک لە دەردەداری و گرفتاری. کۆکردنەوەی موسڵمانان لە حیزبێکی ئیسلامی کارێکی ئیسلامی دروستە، کارێکە ئیلتزامە بە شەرعڕەوی لادان نییە، بدعەش نییە، ئیبداعێکی جوانە. بەڵام لە کاتێکە کە خەریکە گرفت دروستەکە، یا خەریکە لە یەک حاڵی نابین، یا خەریکە شەیتانۆلکە تێکمان ئەدا بەیەکە، لێرە وەسییانێکی ئەوێ و فۆرمەلەی مەسئلەکەی بە شێوەی تر ئەوێ. موسڵمانان لە کوردستانە، ئیسلام خوازانی کوردستان فراوانتر لە ئەوانەی لە چوارچێوەی حیزبە ئیسلامیەکان ئایشەکەن، هەموو خاوەنی جوهد و جیهاد و تێکۆشان و ڕابردووی جوانی خزمەتن بە دین و خزمەتن بە میلەتی ئێمە. بۆیە من عەرزم ئەوەیە حاڵەتی ئیسلامی مڵکی کەسمان نییە، ئەکرێ بڵین هەموو شەریکین تیا. دروست ئەوەیە بڵین هەموو شەریکین و بە معنای شەراکەت
مامەڵە بکەین لەگەڵ مەسەلەکە لە خەڵگرتنی خەم لە دڵسۆزی لە گەڕان بە دوای چارەسەر ئەوە شاراوە نییە کە حیزبە ئیسلامیەکان تەوژمە سیاسی ئیسلامیەکان بە تایبەتی لە کوردستانە لە 40-50 ساڵی پێشوە دەوری باشیان دیوە و خەڵکیان ئاراستە کردووە سەحوەیان ئیدارە کردووە خوا لێیان وەرگرێت بەڵام وەکو هەر کائینێکی تر پێویستی بە مراجعات هەیە پێویستی بە دۆزینەوەی خاڵی هێز و لاوازی هەیە کورتتر لە هەموو وتەیەک ئەوەیە تەنها بە ئەوان ناکرێت تەنها بە حیزبە ئیسلامیەکان ئیدارەی ئەم سەحوەیە و ڕوبەڕووبوونەوەی تەحەدیات و هەڕەشەکان ناکرێت هەڕەشەکان تەحەدیاتی ساحەی ئێمە ساحەی ئیسلامی ئێمە هەمووی سیاسی نییە ڕاستە سیاسەت و سیاسیەکان دەستیان هەیە لە شێواندن و ئاڵۆزکاندنی هەموو مەسەلەکان و سەری هەموو مارێک نائەدالەتی و گەندەڵیە کە سیاسیەکان دەستی باڵایان هەیەتیا بەڵام بەنەتیجە وەزعێک دروستە بێ کە هەموو پێکەوەی گرفتارە بین پێو و هەڕەشەکان ئەچنە سەر تاک تاک ئەچنە سەر خێزان ئەچنە سەر وجودی ئیسلامی لە کوردستانە عەرزم کرد کە گەندەڵی فەشەلی ئیدارە نائەدالەتی برسیکردن و برسیەتی بڵاوکردنەوە و تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی بەو هۆیەوە ئەمە کردەی و نەتیجەی دەستی سیاسیەکانە بەڵام کێ پێوەی ئەتلێ هەموو میلەت و ئێمە نخبەی ئیسلامی بەزانا و پیاوچ دوعات و حیزبە ئیسلامیەکانیش لەگەڵیان ئەرچیانە کە خەمی ئێمە بخۆن خەمی دەرەنجامەکانیش بخۆن هەموو جوهدەکان بخەنە سەر مەسەلە سیاسیەکە مەسەلە سیاسیەکەش محکومە بەو معادلاتە جۆرە و جۆرەی کە ئەیزانین ڕێگە زۆر دوورەکەوێتەوە و لێکترازانیش دروستە بێ پارچە پارچەبوونێکی بێلەزەت کە ئێستا هەستی پێەکەی ڕوئەدا چونکە بۆچوونی سیاسی ئیستیفافی سیاسی دروستە بێ ئیستیفافی سیاسیش خۆی بۆ خۆی ئاوەکەی بە ئاشی خەڵکە ئەوە مانایوانیە دەرگای حیزبە ئیسلامیەکان قەپات بکەین ئەمەوێت تەرشیدی کارەکانمان بکەین و هەر کەمان کاری خۆی بزانێ و ئەوی تر بە تەواوکاری خۆی بزانێ نەک بە مڵۆزم یا تەریک و دوور ئێستا ئەمڕۆ لە کوردستانە تەحەدی فکری هەیە تەحەدی بڵاوبوونەوەی ئیلحاد هەیە لە کاتێکا کە زمانێکە بەسەرچوو بوو زمانێکە ئیلحاد لە کوردستانە نەمابوو ئەوانەی ئیلحادیان زەرع کرد خۆیان پەشیمان بوونەوە گەڕانەوە بۆ ملیان کەچ کرد بۆ حاڵەتی ئیسلامی کوردستان ئیسلامیە سیاسیەکە ناڵێم حاڵەتی ئیسلامی لە کوردستانە کە لە حوجرە و مزگەوتەوە تا ئەگاتە منبەری سیاسی ملکەچ بوون و قورئانیان ئەبەخشیوە هەدیان بە خەڵک قورئانیان دا لە کاتێکا کە شەڕە قورئانیان نەکرد لە مێژوویەکە ئەو تەراجوعە یا ئەو شکستە لە مەشروعی عیلمانی کوردستانە ئەگەر هۆشیار نەبین
ئەوە ڕوئەدا کە حەزی لێ ناکەین. ئێمڕۆ لە دانشگاکان لە زانکۆکانە ئیلحاد گروپی هەیە و کاری لەسەرەکەم. بۆ چونکە ئیسلام خوازان خەمەکانیان پژاوە، پرشوبڵاو بووە، زۆربەی چووە بەڕوو بە مەسەلە سیاسیەکان، ئەوی تریش بەش بووە بەسەر وەزعەکە. ئیلحاد و شەپۆلی لە ئاین دەرچوون و گەڕان بە دوای ئاینۆلکە و بە ناوی ئاینزا و بە ناوی مێژووی کورد زەردەشتە و فڵانە و فیسارە، ئێستا ئەگەڕێن هەر ئیسلام نەبێ ئیتر شتێکی ترە دۆزنەوە. جا ئەمە فەزیحەیە بۆ ئێمە هێشتا زیندووین لەم کۆمەلگا و ئیدعای ئەوە ئەکەین ژیانمان سەرف کردووە لەم ڕێگا، بۆسیم بەدیار ئەم واقعەوە. هەر ڕۆژی لە بن عەرز بەهاییە دۆزنەوە، زەردەشتیە دۆزنەوە، شتێکی تر پەیاکەن، هەر ئیسلام نەبێ ئیتر شتێکی تر بێ قەی ناکەن. وەکو ئیسلام پەنێکی گەورەی یابێ و خەتایەکی گەورەی کردبێت. تەحەدیەکی تر شەپۆلی ئیباحیەت و بەرەڵایی و داوێن پیسی و تا گەیشتوێتە ئەوە منەظەمە تەشکیل بووە بۆ هاوڕەگەز بازی، منەظەمەی ڕەسمی لە کوردستانە کە ئەم مەسەلە لە وڵاتانی تر هێشتا جەدەلی لەسەرە. هێشتا لە بەعزێ وڵات مەمنوعە، لە بەعزێ وڵات بەو حاڵەی زیانداوە. لە وڵاتی ئێمە لە کوردستان، لە شار وڵاتیەکانی کوردستانی ئێمە نەکاری بۆ کرێ، بەڵکو ئیجازەی ئەدرێ و ڕەسمیەتی هەیە و بۆتە پێوەری پێشکەوتنی گەلەکەمان کە ئیزن بە هەموو کەسەدا هەر مشکلەیەکی هەیە بێ بەرجەستەی کاوە بێت ناو کۆمەڵگە بتەنێ بەو وەزعە. تحدي انحرافات فكري بناوي ريفورم على اساس تجديد ام بزميك ازانن دمك سنه حذفكن دمك مودرني دينكن دمك هريك بارجو خوان بازارشي گرمه بيو خلقيش بيو مشغوله بيو گنجشي بيو مبتلا بي اما اگر ترشيد نكري اگر صاحبي نكي لا بنكولي توكا توي اسلامي توي اسلام بحساب مشغولي ليه بشتكي ترول ليه بنكولك لي بروسينا نامباركي تبشير كا بشوي مختلف وجورا وجور كاري لسركتي وكنيسي كردي هي ئێمە بێگومان لەگەڵ مەسیحەکان مشکلەمان نییە، مەسیحی خۆماڵی، بەڵام تەبشیر پرۆسەیەکی ئیستیعمالی واضحە و پیلانە، هەر کەسیش کاراسانی بۆ کا بەشێکە لەو پرۆسێ. ئێمە ئیسلامیش کە بێدەنگ بووین ئەلاسە ئازادیە و تەسلیمی ئەمری واقع بووین. مذهب گۆڕین و تائیفیەت و ئەوەی کە خۆتان لە ئێمە باشترێزان کە ئەوە ئیتر عەلاقە دەمین وەساق ئیشی بۆ کرێ و کاری لەسەرەکرێ و شکستەکان بەکارهێنرێن بۆ تەسلیمبوونی زیاتر. تلیاک و مخدرات و نێرگەلە و ئەو کافتریا و ئەو بەزمانی کە تەرتیب بووە و ئێستا هێزی سیاسی و خەڵکی کۆمەڵایەتی جۆرا و جۆر ئیش لەسەر ئەوەکەن کە گەنجەکانی ئێمە کە بێکار کراون، کە برسی کراون، کە وێڵ بوون، بچن خەریکی ئەو شتانە بن بە ئەوەیە کە ئەیبینی هەر ڕۆژی یا خۆی کوژێتەوە یا باوکو دایکی کوژێتەوە یا
یعنی چ فەزیحەیەکە لە کوردستانی ئێمە هەڵوەشانەوەی خێزان و زۆربوونی تەلاق و ئەو بە زمانەی کە هەموو ئاگامان لێ ئەمانە هەموو تەحەدیاتن ئەمانە هەموو بەدەر لە بازنەی سیاست ئیشەکەن کۆمەڵگەی ئێمە هەڵەوەشێنەوە هەڵەتەکێنەوە لێرە و ئەزانی زانا منبەر میحراب دەوری چیە بێ چەند گرنگە لێرە و ئەزانین کە ئەگەر حیزبی ئیسلامی لایەنی ئیسلامی باس حیزبێکی سیاسیش بێ ئەگەر ئەم خەمانەی نەبێت چەندە نائیسلامیە ئەگەر حیزبێکی ئیسلامی ئەم خەمانە هەڵ نەگرێ نائیسلامیە ئەگەر هەر بە ڕێزێکی تر ئیدعای ئیسلامیەکە ئەم خەمانەی پێ نەبێ زۆر ترازاوە لە حەقیقەتەکە ئەم ئەرکە گەورەیە بەم بەربڵاویە بەم تەحەدیاتە ئیشی کەسانێکی مەعدود و کەم نییە ئیشی هەمووانە لە بازار یەکەوە تاوەکو مامۆستایەکی جامیعات تا مامۆستایەکی میحراب تا کارکتەرێکی سیاسی تا هەموومان ئەبێ وەکو یەک کەلجەسەد الواحد خەمی مەسەلەکە بخۆین و تەفاعولی لەگەڵ بکەین بەشێکی مەسەلە سیاسیەکەیە ئەوە بەشێدەین بەڵام نە ئەوەی هەموو شتمان بکەین ئەوە و تەوزیع دواریش ئەبێت ئەکرێ بەعزێکمان مخەسەس بکرێن بۆ ئەوە بەعزێ بۆ شتێکی تر بەڵام یەکتر تەواو بکەین تەسەووری ئەوەمان بۆ دروست بێ من بەبێ تۆ نامکرێتەوە بەبێ من ناتکرێت ئیشەکە ناکرێت ئەو ئیستیغنایە ئەو بێمنەتیە ئەوەی کە ئەوە ئەزانی بێ یەکتری ئەمان کرێ ئەمە هەڵەیەکی استراتیژیە و ناتێگەیشتنە لە ئەرکەکە و بەڕاستیش ناواقعیە ئێمە ئێستا لە دۆخێکان سیاسیەکان بەگشتی و سیاسی ئیسلامەکانیش بە تایبەتی لە جەدەل و دەجەلێکین بەخۆمان نازانین بەربووینێتە یەکتری لە یەکتر کەمەکەینەوە بۆ ئەوی بڕژێتە ڕەنگە نیەتەکە ئەوە نەبێت بەڵام بە نەتیجە ئەبێتە ئەوە بڕژێتە حسابی ناحەزانی ناوەکەمان خۆ ئێستا ئێمە بە ناشکری نەبێت ناوەرەوەکەکە بەولەوە ئاسانیە بەڵام ناوەکەمان کە ئیسلامیە لەم ڕوانگەوە بۆ ئەم خەمە ئێمە ئەمڕۆ لێرە دانیشتوین هاتین لەگەڵ بەڕێزان برایانی خۆشەویست لە بزوتنەوەی ئیسلامی و بە فشار و پشتگیری و خەمخۆری ڕێکخراوە ئیسلامیەکان ئەم ڕۆژە لێرە کۆبووینەوە بۆ ئەوەی بەڕاستی لە نزیکەوە لە یەک بگەین و دەردە دڵیش بکەین بۆ یەکتری بزانین چیمان پێ ئەکرێ هاتین لێرەوە بە جددی ڕای بگەێنین ئێمە و برایانی بزوتنەوەی ئیسلامی مامەستا عیرفانیش تەشریفی هەیە بڕیارمان وایە لەسەر ئەم بەرنامە بەردەوام بین برایانی ڕێکخراوەکانیش هاو ئاهەنگ و پشتگیرن و هەوڵە دەین برایانی کۆمەڵی ئیسلامی کە ئەمڕۆ ئێستا لێرە نین چونکە ئەم چالاکیەمان کردە چالاکیێکی دووقۆڵی یا چەند قۆڵی بەڵام ئەوان لەبەر ئیلتیزاماتێکی تر ماوەیەکە لەم پرۆژەی کاری هاوبەشە خۆیان کەنار گرتووە بەداخەوە ناڵێم باشمان کردووە یا باشیان کردووە ئەڵێم واقعەکە ئەوەیە بێگومان ئێمە وەکو عەرزم کرد بێ یەکتری نامان کرێ بەڵام خۆ ئەوە شتێگەشتنیەکی ئەبێ لە یەک بگەین ئەبێ بگەینە ئەو قەناعەتەی ئێمە بە بێ کۆمەڵی ئیسلامی پێمان خۆش نییە بڵێن ئەکرێ بەڵام ئەشکرێ بێگومان ئەکرێ
کەس ڕوکنی دین نییە و کەسیش کۆڵەکەیەک نییە کە ئەگەر ئەو نەبوو ئەڕوخێ دنیا. بەڵام ئێمە هەرکەس بۆ دینداری خۆی و بۆ ئەدای واجبی خۆی و بۆ ئەنجامدانی ئەرچێک کە ڕووی تێکردوین سەرەکەین بە یەکا و دەستی یەک بگرین. ئەگەر باز لەوە بێ یەکتری بشکێنین نەعوذ بالله ئەوە هەر بچین شتێکی تر بکەین. ئەم کاسبی ئیسلامەتیە بۆ ئێمە ناخوا بۆ لەبەرەوە ئێمە ئەزانین کە کۆمەڵی ئیسلامی خەڵکیشی مسلمانی خەمخۆری ماندوو لە ڕێی ئیسلامە، بەڵام ئەمڕۆ حازر نەبوون، نە ئێمە داوەتمان نەکردن بەڕاستی، بەڵام ئاگادمان کردن کە ئێمە و برایانی بزوتنەوە و بەعزێک لە کۆمەڵی مەدەنی و بزانایان و ئەوانە لە هەولێر دانیشتێکمان هەیە. ئەوە بەمانای ئەوە نییە کە لە دەرەوەی بازنە ئەبن، بەڵام ئەو مقداری کە ساڵێکە تقریبەن ئەوان ئەم پرۆژەیان بە شێوەیەک لە شێوەکان ڕاگرت. شارەوە نیە ئەوانەی لە نزیک و ئاگیان لە ئیشەکە بێزانن. برایانی کۆمەڵی ئیسلامی بە ئیلتیزاماتێک کە خۆیان هەیان بوو لەگەڵ ئەو وەزعە سیاسی هەیە، وایە نەزانی کە ئەم کارە هاوبەشە بەو شێوە ناکرێت. ئێمەش بەڕاستی وەستاین بەشی ئەوەنە، بیانوشمان بەعزێک بڕی لەوەی کە ئیدعا بوو، بەڵام هێشتا ماوێتی وەکاری شەکەین بۆ ئەوەی هەموو پێکەوە بین، نەک ئەوان، نەک کۆمەڵی ئیسلامی کە هێزێکی کۆمەڵایەتی و سیاسی ساحەکەیە، بەڵکو برایانی سەلەفی، برایانی سۆفی، برایانی هەر کەس کە بێلایەنە ناحیزبیە، بەڵام ئیسلام خەمی ئیسلامەتی هەڵگرتووە لە ڕووی عیلمیە و لە ڕووی ئیشەکەی و لە ڕووی هەر خۆی شەخصێکی متەدەینە. ئێمە بەڕاستی بە هاوسەنگەر و بە هاوکاری خۆمان ێزانین و بە تەواوکەری خۆمان ێزانین. بەلای کەم دوعایەکی خێرمان بۆ بکە، بەلای کەم لە معرەکەی ئینتیخابیە بە شێوەیەک لە شێوەکان دەنگەکەی نا بە دوشمنەکان بە نەیارەکان، بەلای کەم کە ناوماڵی خۆمان وەکو حاڵەتی ئیسلامی جەم و جۆر بکەین، ڕێک و پێک بکەینەوە. کاری هاوبەشی ئیسلامی لێرەوە ئێمە ڕائەگەینین کە بەردەوامە بێ و هەر برایان حاضرین کە لێرە تەشریفتان هەیە و هەر کەسی تریش کراوەیە لە خزمەتیان بۆ ئەوەی پێکەوە بین، بۆی کاری بەشدا مشتەرەک بکەین لە هەر مەجالێکە، لە هەر بوارێکە کە ئەو پێیەتی یا توانای هەیە یا حەزی لێکە، یا ئێمە وازانین کە ئەو پێیەتی وەتوانین. لەم هەلومەرجا ئێستا تقریبا لەم ڕۆژانە مەسەلەی هەڵبژاردننی بەغا ئەوانە لە ئارایە، بێگومان ئەوە یەکێکە بێت لەو ئەرکانەی کە ئەو برایی ئەو بەڕێزەی کە بەخۆیان ڕاپەرمێ ئەتوانێت بەشداری بکە و ئەتوانێت تەقوێتی ئەم مەشروع بکە، بێگومان دێغی ناکە بەو تێگەیشتنەوە بەو خەمخۆریەوە کە هەیە. و لێرەوە باسی لیستێکی هاوبەش یێتە پێش کە بێگومان وەکو عەرزم کرد ئەوە هەموو ئیشەکە نییە، بەڵام ئەوە بەشێکی گرنگە، چونکە بواری سیاسی بەشێکی گرنگە و حزوری خەڵکی ئێمە لە پەرلەمان، لە پەرلەمانی بەغا، لە وەزارەتەکان دەوری باشی بووە. ئەگونجێ ئێمە وابزانین کەمە دەورەکە، بەڵام بەپێی ئیمکان دەوریان بووە و حزوریش لەو مەجالانە کەمی زۆرە، چونکە چۆڵکردنی سەنگەر بۆ غێر و نەبێ خزمەت بکە. بۆیە بەشداری پرۆسەی سیاسی بە هۆشیاریەوە و بەو تێگەیشتنەوە کە حاڵەتی ئیسلامی مڵک و سەنەوی لای تەنها حیزب ئیسلامیەکان نییە، ئەمان گەیەنێتە نەتیجەی باش.